وێزەیە لێرە بەولاوە پێویستیمان بە ئەی سینەما بەرە و گوندی وێزێ دەڕۆین لە دەبەری باڵەکایەتی. ئەو گوندەی لەم وەرزەی گەرمادا هیچ ئامێرێکی فێنکەرەوە بەکار ناهێنن. عەبدوڵڵا ئەحمەد هاوڵاتیەکە لە دوای ڕاپەڕینەوە گەڕاوەتەوە گوندەکەی و سەرقاڵی کاری جوتیاریە. ئەو دەڵێت هیچ کاتێک لەم گوندا ئێمە ئامێرەکانی فێنکەرەوە بەکار ناهێنین چونکە گوندەکەیان دەکەوێتە ناوچە سنووریەکانی باڵەکایەتی. ئێرانە هیچ کاتێکی ئەگەر گەرمات بی هیچ کاتێکی گەرمایە پچێ ناو شینایەتی و شووەرە لە گەرمایەت خەسڵەت نایە. هیچ ئامێرێکی فێنکەرەوەشی لێ نییە دەگەی ئەگەر بڵێ وەڵایی لە ماڵی سبریتی دانێم یان بەڕێدەی دانێم ئەو شتانە نییە. خەڵکی قەت لە وەی لێ نایە لە گەرمان خەسڵەت بی کاسو پێ نەکەی. لێرەی گوندی وێزێ هیچ کات پلەکانی گەرما لە 18 پلەی سیلیزی تێپەڕ ناکات. تەنانەت لە شەواندا دەگاتە 12 پلەی سیلیزی. بۆیە بە یەکێک لە ناوچە ساردەکانی هەرێمی کوردستان دادەنرێت. هاوڵاتیانی ئەم گوندە لە وەرزی هاوین دڵخۆشن بە کەش و هەوای فێنکی گوندەکەیان. ئەو گوندە کەش و هەوایەکی خۆشی هەیە. هیچ بە پانکەم و باڕیدە ئۆستی ناکە. مەدەواتی کارەبای هیچ بەکەلی نایە لێرە. فێنکە زۆر. ئەگە کەسێک لۆخۆ لۆشتە لە ئەرزە و مزەنیدە ئۆشتی کارەبای تێکەندەنا پێویست بە هیچ ناکە. زێیەکی خۆش و فێنکە. گوندی وێزێ دەکەوێتە سنووری باڵەکایەتی لە ڕووی ئیداریەوە سەر بە قەزای چۆمانە. لە هاویندا 30 خانەوادە لەم گوندە نیشتەجێ دەبێت. بەڵام لە وەرزی زستان بەهۆی سەختی زستانەکەی ژیانکردنی تێدا نامێنێت. کەش و هەوای فێنکی و سروشتی جوانی گوندی وێزێ لە وەرزی هاوین سەدان گەشتیار سەردانی دەکات. عەبدۆ ڕوستایی، ڤار میدیا، گوندی وێزێ. قسەی کۆتایی ڤار دەیکات.